ئێمە وەکو مسلمانێک سوپاس بەخوای گەورە کۆمەڵگاشمان مسلمانە ئەکرێ برەو لەسەر ئەو خاڵە بدەینکەوە باوەڕبوون بە قەزا و قەدەر ڕوکنێکی ئیمانە. کاتێک ئێمەش باوەڕمان بە قەزا و قەدەر بێ هەر شتێکە خوای گەورە بەسەر ئێمەی داهێناوە نەک زەرەری نییە بەڵکو سوودیشی هەیە بۆمان. بەڵام مەرجنیە ئێمە سوودەکەی لە ئێستادا بەدی بکەین لەوانێ ماوەیەکتر بۆمان بەدەر بکەوێ. جا ئەمە نەخۆشیەکە کە خوای گەورە بۆ بوونیەوە لە تاوانەکانمان خۆشە بێ یاخود حاڵەتێکە یاخود نەبوونیەکە هەر شتێک بێ ئەمە خۆی لە خۆیدا خوای گەورە لەبەرەوەی مرۆڤی دروست کردووە ئەویش ئەزانێت چ بۆ ئەو مرۆڤە باشە چونکە کەتەلۆکەکەی لە لای خۆیەتی. ئێمە ئەگەر بێت و نمونەیەک بێنمەوە حەزم کرد باسی ئەوە بکەم. طبعاً پێش چەند مانگێک لەمەوبەر دایکێک هات بۆ لامان مناڵێکی 2 ساڵانی پێبوو دایک و باوکێک. حاڵەتێکی زگماکی هەبوو مناڵەکەی گورچلی ئاوسا بوو حوزی کلی گیرا بوو. لەوە نزیک بوو کە پێویستی بە نەشتەرگەری بێت. منیش 2 ڕێگام بۆ دانا وتم ڕێگایەکی ئەوەیە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین بۆەوەی ڕزگاری بی لەو ئاوسانی گورچیلەیە و گورچیلەکەی لە دەست نەدە لە داهاتوودا. ڕێگایەکی تر ئەوەیە کۆمەڵە فەحسێک هەیە بۆی دەکەین بۆمان کرد بوو پێشتر بەس هەندێک فەحس مابوو بۆی بکەین و فەحسێک تریشەیە پشکنیەک تریشەیە ئەشیعەیەکە لێرە نیمانە لە شوێنێکی تایبەتمان هەیە بۆ یەکەین ئەگەر نزیک بێ لەوەی کەوە بەدواداچوونی بۆ بکرێ پێویست بە نەشتەرگەری نەکە ئێمە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام نادەین. بەڵام پرسیار من دایکم کردوتم بۆچی حەزت لێ نییە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ وتی دڵم لەلایەتی ئەمە جگەرمە ئەترسم بەنج وەربگرێت دوایی بەخۆی نەیەتەوە. ئیتر دوای پشکنەکانمان بۆ ئەنجامدا دایک و باوکەکە گەڕانەوە ئەو جار دایکەکە تەسلیم بوو لەوەی کەوا نەشتەرگەری بۆ بکرێ. بەڵام دوای ئەوەی ئێمە ڕاویشمان کرد لە بینی خۆمان چکە ئێمە زۆر جارۆکو تیم ئیش ئەەکەین سەر شەرنی هەموو نەشتەرگەریەک بە تەنیا بڕیار بدەین یعنی ئەکرا ڕێیتی ئەچووکەوە جارێ بەدواداچوونی بۆ بکرێت. بەدایکم وت پێشووتر تو هاتبووی بۆ ئەوی ڕێنماییت بدەینێ ئێمە وتمان نەشتەرگەری ئێستا تو هاتی بۆ نەشتەرگەری ئێمە ئەو جارە ڕێنماییت پێ ئەدەین جارێ نەشتەرگەریەکەی ناکەین ڕێیتی ئەچێ بەدواداچوونی بۆ بکەین ئەگەر لەو حاڵەتە مایەوە یاخود باشتر بوو نەشتەرگەری ناوێت بەڵام ئەگەر خراپتر بوو نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین. دایکەکە لەسەر کورسیەکە دانیشت بوو هاتە خوارەوە لەسەر عەرز هەر بەجلەکانی ئاسایی لەسەر ئەو تۆزێکەوە لە غرفەکەمانە سەجدەیەکی شوکری برد. وتی زۆر سوپاس بۆ خوای گەورە خەونیشم بە مناڵەکەمەوە بینی بوو بەڵام سوپاسی خوای گەورە ئەکەم کەوا لە نەشتەرگەری ڕزگاری بوو. بەڵام ڕووداوەکە لێرە دەست پێ ناکە. دوای 2 مانگ دایکەکە گەڕایەوە کە گەڕاوە لامان ئیتر خەمبار دیار بوون کە گەڕاوە لامان و مناڵێک تریان هێنابوو منیش لەبەرەوەی عایلەیەک بوون هەر نەخۆشی خۆم بوون خەڵکی شاری کۆی خۆشەویست بوون ناسیمەوە کە ئەم دایک و باوکەن بەس تاسم کرد غەمبارن وتم چی ڕووی داوە ئەی مناڵەکەتان چۆنە وتیان وڵا دکتۆر ئەمری خوای کرد. وتم چۆن وتیان لە پێش دەرگا بوو چوو بۆ ژێر سیارێک سایقەکە نەیبینی بوو لە کاتی ڕۆیشتنە ئیتر ڕۆحی سپارد. ئیتر دایکەکە زۆر ڕازی بۆ ڕاستی ڕازی بوو بە قەدەری خوای گەورە وتی ئەوە ئەمانەتێک بۆ خوای گەورە ئەو دڵی منی دەدایەوە ئەمانەتێک بۆ خوای گەورە لێ وەرگرتینەوە ئینشاڵە پەپولەیەکە لە بەهەشت و شەفاعەتیش بۆ ئێمە ئەکا. یعنی لەوە تێگەیشتم بەڕاستی تووشی سەدمەیەک بووم یعنی ئەوەی خوای گەورە دایناوە هەر ئەوەیە ئەگەر نەخۆش نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ مەرجنیە بمرێ ئەگەر لە ماڵیشەوە بوو مەرجنیە سەلامەت بێ. ئیتر ئەو خاڵە ئەبێ ینی ئێمە وا بکەین زەوێک بڕەخسێنین بۆ چارەخوازان کەوا چی خوای گەورە نووسیبێتی هەر ئەوە بەڵام لەسەر ئێمە هەوڵدانەکەیەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی